ئەو ئامێرانی بڕیار بوو بۆ وەرگرتنی موچە ئاسانکار بن، ئێستا لە سلێمانی بۆ موچەخۆران بەشێکیان بوونەتە بارگرانی. موچەخۆران کاتێک دەشتە بەردەم ئەیتیئەمەکان یان پارەی تێدانە یان کارتەکانیان قوت دەدات. ئەم کێشەیە پێشتر لە بانکی TBI هەبوو، بەڵام ئێستا وەک پەتایەک بۆ بانکەکانی دیکەش گواستراوەتەوە و موچەخۆرانی تەواو بێزار کردووە. کەم کرد بە ئەیتیئەمەکەیە لەوێ کارتەکەی قوتدا وتیان بڕە بۆ ئەم بارەگای ئەهلی عێراقیە لێرە لە سلێمانی. ئێستا لە بەیانیەوە تا ئێستا هاتووم سەرم گرتووە. ئێستا چوومەتە ژوورەوە کارتەکەیان بۆ گەڕاندومەتەوە و ئەڵێن بڕۆ لەو ئەیتیئەمە موچەکە وەرگرە، بەڵام ئێمە ینی لە بەیانیەوە لە بەیانی زووەوە هەتا ئێستا لە سەرین ئینجا ڕۆشتونەتە ژوورەوە لە بەشی خوارەوە لێرەیە. ئەمە دوو شوێنیان هەیە، زۆر ناڕەحەت بووین و زۆر عەزیەتیان کردی. وەڵڵی لە پێنجشەمەوە ئێمە کارتەکەمان لە ئیش کەوتووە، جات لە گەرمیانی شواتین باتینە بۆ سلێمانی بۆ ئەم بانقە و لێرە ئیش و کارەکان باشە ڕوا، بەڵام و قەرەباڵغەیەکی زۆرەیە. قەرەباڵغەکە هیچ چییە؟ وەڵڵی قەرەباڵغەکەی هەر هۆکاری ئەم کارتانەیە لە ئیش کەوتونی تنام کۆالێتەکەی خراپە یان نازەم هۆکاری چیە. کەی خەیتە جیازەکەەوە ئەڵێ چی؟ ئیسا من خۆم ئەمەیان وتیان سیم کارتەکەی خراپ بووە هۆکاری ئەوە بووە. موچەخۆران دەڵێن دوای مانگێک چاوەڕوانی ئێستا دەبێت ماوەیەکی زۆریش لە نۆرەی ئامێرەکاندا بوەستین و لە کۆتاییشدا بە دەستی بەتاڵ بگەڕێنەوە. جگەلەوە قودانی کارتەکانیش گرفتێکی گەورەی بۆ دروست کردوون. ئەم هاوڵاتیە دەڵێت پێیان وتم کێشەکەم لای ئەوان نییە و دەبێت پەیوەندی بە ناوەندی سەرەکیەوە بکەم. وڵی برای بەڕێزم من خۆم مەعاشم بلۆ کراوە، مەعاشەکەم ڕاکێشاوە. ئەم مەعاشە بکە بلۆ کراوە پێشەمە هاتم لێرە ئیشەڵا بۆ ماچاکەن وتی بۆ ماچا کردووی، بەڵام کەسی ئێستا هاتوومەتەوە ئەڵێ وەڵا کاکە پەیوەندی بە ئێمەوە نییە بڕۆ پەیوەندی بکە بەم ژمارە تەلەفۆنەوە لە ئوردنەوە خۆیان چاکیەکەن. لە ئوردن ئێوەتم باش خۆت پەیوەندی بکە یا ئەوان بەدەدا ئەڵێ ئێوە خۆ پەیوەندی بکە، ئەڵێ کێشەکەی تۆ لای ئێمە نییە، ئەم مەعاشەی تۆ بلۆ کراوە لای ئێمە نییە، ئێمە ئەو نەمان لەسرە بە بەرنامە بۆ بنێری، بە بەرنامە بۆمان ناردووی. ئێستا حساباتەکە نەهاتۆتەوە سەر کارتەکەی من خۆی ئەبوو وتی سێ ڕۆژیکە چاوەڕێکەوە سێ ڕۆژەکەی بەسەر ڕۆیوە چاوەڕێم کردووە هیچ نهاتۆتە سەر حساباتەکەم. ئەوە جەژنە ئێستا چیەکەن پێویست؟ وەڵایی قەرز بخۆش بێ عیبی نییە، قەرزمان قەرزەیە وەڵایی ماڵی خزم و کەساوا بێ، یعنی ئەگەر خزم و کەسە بێ ئینشەڵا خوای گەورە پەکی کەس ناخە. ئەگەر ئەم گرفتە چارەسەر نەکرێت قەرەباڵغی و ناڕەزایەتیەکان لە بەردەم بانکەکان گەورەتر دەبن. ئێستا دۆخەکە هیچ جیاوازی لەگەڵ پێش بە بانکیکردنی موچە نییە، نۆرە هەر نۆرەیە. ڕامیار عوسمان کەناڵی پێ سلێمانی.